ناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. لە درێژەی کار و پرۆژە و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا دوا بە دوای ئەوەی کەوا هاوڵاتیەک بە ناوی زیاد خضر کەوا فۆرمی پڕ کردبووە بۆ ئەوەی کەوا مانتۆڕێکی باری پێ بدرێت کەوا کەسێکی کەم دەرامەتە و کەسێکی کاسبکارە، بەڵام بەهۆی ئەوەی کەوا هەژارە نەدارە نەیتوانیوە مانتۆڕێکی بار بۆ خۆی دابین بکاتن بۆ ئەوەی کەوا کەسابەت بکات. خۆشبەختانە ئێمە لەو کاتەی کەوا بە دوواداچوونمان بۆی کرد و لە ڕێگا بووین بۆ ئەوەی کەوا مانتۆڕەکەی بۆ بهێنین، دوای ئەوەی کەوا بە دوواداچوونی بۆ کرابوو بۆمان دەرکەوت بەڵێ زیاد خضر لە کانیگەنی لە گەڕەکی کانیگەنی شاری هەولێر بینیمان لەسەر ڕێگاکاندا قوتو و مەقەبا و هەر شتێکەوە بڕێک پارەی بکاتن ئەو بڕێزە کۆی دەکردەوە. بۆیە ئەو ئاگای لە ئێمە نەبووکەوە ئێمە وێنەمان گرت، ئێستا ئێمە هاتوین لەگەر ستافی دەستگای خێرخوازی بەخشین کەوا مانتۆڕێکی باری پێ بدەین. خوا پاداشتی ئەوەی خێرخوازیش بداتەوە کەوا بە چاوی خۆتان دەبینن ئینشاءالله دڵی چەندە خۆش دەبێت. من ناوم زیاد خضرە لە کانیگەنی دادەنیشم، ساحب سێ منداڵم، ئەو کوڕەم ئۆتیزمە کرێچیمە 150,000 کرێخانی دەدەم. خوا خێری خێرخوازان بنووسی دەستخۆشی لە بەخشینیش دەکەم. ئەو ماتۆڕیان لۆ دابین کردم، ڕەبی خوای گەورە خێریان بنووسی. بەخۆم بە لەگەر ئەو کوڕە ئۆتیزمە مەقەبا و باغەکە و ئازن و شتانم خڕ دەکردەوە بە فەردە. ڕەبی خوای گەورە خوا خێری خێرخوازان بنووسی، ماڵیان ئابێ و ماتۆڕیان لۆ دابین کردم، خوا خێریان بنووسی یا ڕەبی. گەلێک مەمنونم، ڕەحمە لە داک و بابتان. ئاخر ڕۆژانەی من وایە ئەگەر نەسمە ئیژنان نییە لە ماڵێ بخۆ. ڕۆژانەی وایە 2000 و 3000 و 4000 ئەو منداڵە ئۆتیزمم لەگەرە ئەوەیان ئەوە شیرە خۆرەیە، ئەوەش هەر شیرە خۆرە و حەفازێ. ئەگەر نەسمە دەرێ پێی ڕاناگەم. بڵێن سەرمابی گەرمابی هاوینبی زستانبی ئەم دەبی هەر بە پێیان بگەڕێم. تێدەگەی لە برای خۆت چونکی ساحب سێ منداڵم، بەڵێ داوا لە خێرخوازان دەکەم بەهانای فەقیران وەرن، خوا خێریان بنووسی یا ڕەبی بە بەخشین مار کەم ناکەم. ئێستاژ وەکو هەموو جارێ لە بەرنامەی بەخشین هەستان بە دابینکردنی کورسیەکی شەحن بۆ کاکە عیمران لە قەزای خەبات لە ڕێی خێرخوازان. خوا پاداشتی خێرخوازان بداتەوە، هەموو جارێ هاوکاری بەرنامەی بەخشین بوونە کە دەتوانین ئەو کارە خێرخوازیانە پێ بکەین لۆ کەم ئەندام و نەخۆش و هەژاران. دەستان خۆشبی، زۆر سوپاسی خێرخوازان دەکەین. هیوادارین هەموو خێرخوازان، هەموو خوا پێداوان هاوکاری بەرنامەی بەخشی من تا بتوانین کاری جوانتر و باشتر لەوەی ئێستا کردمان بیکەین لە خان و لە هاوکاری منداڵی بێباوەک لە کەم ئەندام و نەخۆش و سەقەتەکان تا بتوانین پێداویستەکانی ژیانیان لۆ دابین بکەن و دڵیان خۆشکەین لە دنیا. خوای گەورە دڵی خێرخوازان خۆشکار لە دنیا و لە قیامەت ئینشاءالله.
ناي عمران حازم عبد الوهاب خوا خير تام بنفسي رحمة الله داك بابتان نا خابات انشتنا قضايا خابات نودي علاج بكبوه من هيك من بس شحن بك علاج بكبوه من او عربانه ما عندي دكت دستم إله مشكلة ما عندي دم بو عربانه تسقى بخشي خوا خير بنفسي عربانه جهاز هنا ابو امن والله حياته او شحنه انا والله شحني حياته حياه درت امنتا خوش كرديا انا والله دل امتا قبرت تان كرديا خوا ستر سلامني عندك ان شاء الله عربانه جهاز هنا ابو امن